بيسي راديو دنگی گلدبن. سلاوتان لبه لرادیوی دنگی گلوان گوی سوالکانی امروز شما 12 دیسمبری 2023 دبن. لدسپیکی حوالکانی امرو دا سرنشتان را کشین با حوالکانی هەڵبژاردننی انجمنی پارێزگاکانی عراق و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. سەرۆکی تیمی ڕۆژنامەوانی کۆمیسیۆنی باڵای سەرۆک هەڵبژاردنەکانی عراق ڕایگەاندووە هیچ پێشنیاز نیان باسکردنێک بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە و بەردەوامن لە ڕێکارەکان، بەڵام بۆ هەڵبژاردننی انجمنی پارێزگاکان و ڕێکارەکان خەو بوونەتەوە. دەشڵێت لە دوای هەڵبژاردننی انجمنی پارێزگاکان ڕێکارەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر خێراتر دەکرێت. عیماد جەمیل سەرۆکی تیمی ڕۆژنامەوانی کۆمیسیۆنی باڵای سەرۆک هەڵبژاردنەکانی عراق ڕایگەاندووە بۆ هۆی بەردەستبوون و تەواوبوونی کارتی بایۆمەتری تۆماری دەنگدەران ئامەرەکان دیاریکردنی بودجە ڕێکارەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان قورس و زەحمەت نابێ بۆ بەشێکی ڕێکارەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پشت بۆ کەرەسانە دەبەسترێت کە لە هەڵبژاردننی انجمنی پارێزگاکان پشتیان پێ دەبەسترێت. بەپێی ڕێکارەکانی کۆمیسیۆنی باڵای سەرۆک هەڵبژاردنەکانی عراق دەبوایە لە ڕۆژی چوارشەممە 15 تشرینی دووەمی ڕابردوو کۆمیسیۆن دەست بە وەرگرتنی لیستی بەربژێر و قەوار و هاوپەیمانێتەکان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە بڕیارە ڕۆژی 25 شوباتی 2024 بەڕێوە بچێت، بەڵام بۆی دانیشتنێکی دادگای باڵای فێدرالی و کە تێدا سکاڵا لەسەر 5 مادەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، وەرگرتنی لیستەکان بۆ کاتێکی دیکە دواخراوە. بڕیار وایە 18 مانگەڵ بژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بەڕێوە بچێت، بەڵام لایەنە کوردەکان لە پارێزگاکانی نینەوە و کەرکووک و دیالە بەجیا بەشدارن لە پرۆسەی هەڵبژاردن. یەکێتی پەرلەمانتارانی کوردستان داوا لە هاوڵاتیانی سنووری کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان دەکات بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بکەن، بەدەشڵێ ئاواتەخوازن دەسەڵاتی ناوچەدا بڕێنراوەکان بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی کورد، هەر بۆیە پێویستە هەموو کوردێک بەشداری لەو دەنگدانەدا بکات. وەک ئاگادارن چەند ڕۆژێکی تر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بڕێوە دەچێ و کۆمەڵێک حزب و کەسایەتی کوردستانی خۆیان بۆ ئەم هەڵبژاردنە بربژێر کردووە. بۆیە ئێمە وەک یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە سەرنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و جێبەجێکردنی ئەرکی سەرشانمان وەک ڕێکخراوێکی سربەخۆ داوا لە هەموو دەنگدەرانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەکەین کە بە جۆش و خڕۆشەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان وەک مافێکی ڕەوا و سەرەتایی خۆیان و ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی چارەنووساز دەنگ بەو کاندیدە بدەن کە خۆتان دەتانەوێ، جا ئەو کاندیدە سەر بە هەر حزب و لایەنێکی کوردستانی بێت بۆ ئەوەی سەنجی کورد لەو شوێنانە وەک خۆی دەرکەوێ و بێگومان دەنگێک زۆرە و هەزاران دەنجیش کەمە. ئێمە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کە سەر بە هیچ حزب و لایەنێک نین پەرۆشین کوردستانیان سەرکەون، لامان گرنگ نییە کام حزب و لایەن کورسی زۆریان کەمتر بێنێ، هەر بۆیەش لامان گرنگە و داوا دەکەین هەموو دەنگدەران لەو هەڵبژاردنەدا بەشدار بن. لە چوارچێوەی پاراستنی مافەکانی گەلی کورد لە ڕێگەی دەنگدانەوە بۆ موسانی ئاینی هاوڕێ فاتح عەلی داوا لە خەڵکی شاری کەرکووک دەکات لە هەر شوێنێک ڕۆژی دەنگدان بگەڕێتەوە کەرکووک و دەنگ بدەن بۆی بە دووربین لە تاریب هەروەها دەنگ بدرێ بەوانەی کە کەرکووکیان چۆڵ نەکرد. ئەوەی ئێمە تێگەشتوێتین لەم دەنگدانە ئەمە ئەرکێکی نیشتیمانیە، ئەمە مافێکی هەموو کوردێکە لەم شارە، ئەم شارە ئەیانەوە لە ڕێگای دەنگدانەوە لە دەستی کوردی بسەرن. معلومە بۆ هەموو کوردێ لە هەر چوار پارچەکە دەزانێت کەرکووک کوردستانیە و تا ئێستاش چەند جارێک لە هەندێک لایەنەوە ویستویانە کەرکووک تعریب بکەن، خەڵکەکەی دەربێنن، ئەوەی کە خەڵکی ئەسلی شارەکەیە کە ساحب ماڵە ویستویانە لە چەند ڕێگایەکی سیاسیەوە لە شارێکی لەلایەن هەندێک لایەنەوە ویستویانە شارەکە خەڵکی ئەسڵەکەی
دەربێنن و بە شەڕ و بە تەهدید و بە تعریب ویستویانە خەڵکی شارەکە دەربێنن لە شارەکەی خۆی. بەڵام ئێستا ئەم انتخابە هاتەتە پێشەوە، ئەمە مەرحەلەیەکی ترە، ئەمش مەرحەلەیەکی سیاسیە، بەڵام بەچەک ناکرێ ئەم جاریان شەڕەکە هاتووە سەر قەڵەمێک. بۆیە من داوام لە هەموو کوردێکی بە شەرەفی شاری کەرکووکەیە بچنە سەر سنووقی دەنگدان. ئەمە هەموو شەڕەکە ئێستا هاتووەتە ئیعلامی و وەتە شەڕێکی قەڵەمی. بۆیە ئێمە نابێ درێخی بکەین لەو خاڵە کە ئێمە ئیسپاتین کە کەرکووک کوردستانیە، شاری خۆمانە، ئێمە ساحێب ماڵین وا خەریکە میوانەکان کە هاتوونە لەم لاولەولا شوێنەکەمان دەگرن و ئەیانەوە بە یاسا و بە قانون و لە ڕێگای سندوقی انتخابیەوە حەقەکەمان لێ بسەنەوە، شارەکەمان لێ بسەنەوە، بڵێن وەڵاهی انتخابات مافی هەموو کەسێکە. بۆیە من داواکەم لە هەموو وڵاتێکی شاری کەرکووک مافی خۆتە کە تۆ 18 ساڵی مافی خۆتە قەرار بدەیت. هێزەکانی پاراستنی گەل هەپەکە ڕایگەاندووە لە چالاکیەکانی گەریلاکان. لە هێزەکانی پاراستنی گەل هەپەکە ڕایگەاندووە لە چالاکیان گەریلاکانیان لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوا داگیرکەرێک سزادراوە، گورس لە سەنگەرێک وشێنراوە و دەشڵێ سەنگەرەکانی بەرخۆدان 40 جار لەلایەن دەوڵەتی تورک و بردومان کراوە. هێزەکانی پاراستنی گەل هەپەکە لەبارەی چالاکی گەریلاکانی ئازادی کوردستانیش لە دژی دەوڵەتی تورک لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوا ڕاگەنرایەکی بڵاو کردوەوە. دەڵێ لە ڕۆژانی 8 و 9 دەی ئەم مانگە گەریلاکانمان 4 جار چالاکیان لە دژی سوپای تورکی هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوا ئەنجام داوە. ئەمەش بۆ شکراوە لە ئەنجامی چالاکیەکەی گەریلاکاندا دژی سوپای تورک داگیرکەرێک سزادراوە، کورسیش لە دوو سەنگەر وەشێنراوە و وەشخراوەتە ڕوو سەنگەرەکانی بەرخۆدان 40 جار لەلایەن دەوڵەتی تورکەوە بردومان کراوە. چالاکیەکانی ئێشک گریدات پەروەری بۆ پشتگیری مانگرتن لە خواردنی زیندانەکان لە پێناو ئازادی جەستی ڕێبەرۆ جەلان بۆ چارەسەری پرسی کورد لە ئامەدووان ئەدەنە مێرسین بەردەوامە. لاریەک لە شارەکانی ئامەدووان و ئەدەنە و مێرسین دایکانی ئاشتی بۆ ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری پرسی کورد چالاکیان ئەنجامدا. لە چالاکیەکەی مێرسین ئەندامی مەجلیسی دایکانی ئاشتی مەریەم ئەربەی ڕایگەاندووە پێویستە زانیاری دەربارەی ئۆجەلان وەربگیرێ، پێویستە دەوڵەتی تورکیا هەنگایەک بابێژێ گۆشەگیری لە کەسێتی ڕێبەرایەتیدا لەسەر هەموو کورد بەردەوامە. ئێمە ئەمە قبوڵ ناکەین و تێدەکۆشین تا بەدیاتنی ئازادی لە تێکۆشان بەردەوام دەبین. لە داناش بە بەشداری پارتولانە کەسیەکان چالێکی بەردەوام بوو و دایکی ئاشتی نەجلا کۆجامان باسی لەوە کرد پێویستە ئۆجەلان بە شوێی جەستەی ئازاد بێ و بانگی لە هەمووان کردووە بەدەم چالاکێکەوە بێن. لە لەندەنی پایتەختی بەریتانیاش لە چوارچێ ڕۆژەیی کتێبەکانی عەبدوڵڵا ئۆجەلان دۆسەیەک پێشکەشی ڕێکخراوی لەبوردنی نێونەتەوەیی کرا و کتێبەکانیشی خەندرایەوە. چالاکێکە بە پێشەنگاتی ئەنجومەنی ژنانی ژیان لە لەندەن لە بەردەم بینای ڕێکخراوی لەبوردنی نێونەتەوەیی چالاکی ئەنجامدرا. شاندێک کە پێکهاتبوون لە ئەنجومەنی ژنانی ژیان دەنیز بۆیراس بە فرینگ دەرسیم تورکان ئۆژان و پارێزەر مارگرێت ئۆین پەیوەست بە گۆشەگیری پێشەلکاری ماف لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان دۆسەیەکیان پێشکەش بە بەرپرسانی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی کرد. مارگرێت ئۆین گوتی عەبدوڵڵا ئۆجەلان بە پارادیگمای ئازادی ژن لە هەموو سەرکردەکانی گیان جیاوازترێکە. پاشان توێژەرانی یاخود توێژەری دکتۆرا هۆڵوەی ئیدا لە ڕێکخراوی فێمینیستەکانی ئەمریکای لاتین ئانای لە ڕێکخراوی ژنانی ئەمریکای نەها لاتین ڕۆژنامەڤان پێنی و پارێزەری مافی مرۆڤ مارگریت ئۆین لە بەردەم ڕێکخراوی لەبوردنی نێونەتەوەیی چەند بەشێک لە کتێبەکانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانیان خوێندەوە. ئۆین ئاماژەی بۆ کردووە ئۆجەلان بە پارادیمی ئازادی ژن لە هەموو سەرکردەکانی گیان جیاوازترە دووپاتی کردوێتەوە گۆشەگیری تاوانێکە دژی مافەکانی مرۆڤ پێویستە هەموو گەلانی گیان بۆ ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان تێبکۆشن. ماوەی 89 ڕۆژە موچەخۆرانی ناڕازی و مامۆسانی وانە بێش لە بەرامبەر پێنەدانی ماف و شای سەدارایەکان لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە و داوای بەهەمیشەیی کردنی مامۆسانی وانە بێش و پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا دەکەن. مامۆسایانی ژنیش پێنەدانی شای سەدارایەکان و دانەمەزراندنیان بە توندوتیژی و پێشەلکردنی مافەکانی مرۆڤ وەسف دەکەن و دەڵێن بوونی توندوتیژی کۆمەڵگا بەڕوو دواوە دەبە، ئێمەش بەردەوام ڕوبەڕووی توندوتیژی دەرونی و ئابووریش دەبینەوە. بێبەشکردنی ماف توندوتیژیە بە هەموو پێوەرەکان بۆ وەکو تاکێک ئەبێ بەشدار بیت، ئەبێ ئەو توندوتیژیە ڕەتکەیتەوە ئەگەر بە نەخێرێکیش بێت، لەبەر ئەوەی کە ئەوانەی کە توندوتیژیت بەرامبەرەکەن ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان پێت بڵێن بۆ نەدوتنە. بۆیە ئێمە لێرەوە
دژی توندوتیژی ئەوەستین بە هەموو شێوەکانیەوە لەبەریکە کۆمەڵگا بەرەو دواوە ئەگەڕێنێتەوە. زۆر سوپاسدانەکەم. لە 2014 لەسەر شەقامم بۆ مافی مامۆستایان موچەخۆران لێریشەوە لەم ڕۆژە پیرۆزەیە کە یادی جیهانی دژی کوشتنی ئافرەتانە لێرەوە پەیامێکم هەیە هەموو ئافرەتێک بوێرانە با بێتە سەر شەقام بۆ داواکاری مافەکانی ئافرەتان و موچەخۆران. بەڕاستی ئەگەر ئێمەی ئافرەتان دانیشتین دەستە و ئەژنۆ هیچ شتێک ناگۆڕێ. هەموو دنیا بە ئافرەتەوە جوانە و دووەمینیش بە پیاوانەوە جوانە چونکۆ نێرومێ تاواکەری یەکەن. بەڕاستی ئەگەر ئێمە تاواکەری یەک نەبین لەسەر شەقام پشتی یەکتری نەگری میلەت پشتی یەک نەگرێ بەڕاستی ئەفەوتێن. یەکێتی مامۆستایان 7 ساڵە ماوەی بەسەر چووە لە ماوەی ڕابردووشدا نەیتوانیەوە ببێ بە داکۆکی کاری ڕاستەقینەی مافەکانی مامۆستایان. بەشێک لە مامۆستایانی شارۆچکەی کۆیش لە سنووری پارێزگای هەولێر داوای یاساییان لەسەر یەکێتی مامۆستایان تۆمار کرد. بەناوی خوای گەورە و میهرەبان مامۆستایان ڕایگشتی وەکو ئاگادارن ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان 7 ساڵە ماوەی یاسایی بەسەر چووە و بەدەر لەوەی لە ماوەی ڕابردوو نەیتوانیوە ببێت بە دەنجی ڕاستەقینەی مامۆستایان و داکۆکیکاری مافەکانی مامۆستایان لە کاتێکدا دەسەڵات و حکوومەتی ماوە بەسەرچوو لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو بە شێوەیەکی نایاسایی و سنوور بەزێن ماف و شارستە داراییەکانی مامۆستایانی دەست بەسەرداگرتووە. لە بەرامبەر مافەکانمان ئێمەی مامۆستایان کاڵوێستی مەدەنیمان گرتۆتە بەر دژ بە دەسەڵاتێکی ستەمکار لە کاتێکدا ڕێکخراوی یەکێتی مامۆستایان لە بری پاڵپشتی و پرتگیری لە مامۆستایان دەستی کردووە بە دژایەتی و تۆمەت بەخشینەوە دژ بە مامۆستایان و بۆتە زمان حاڵ و جێبەجێکاری ئەجێندا حیزبیەکان. بۆیە سەر بە دەسەڵات و بۆیە ئێمەی وەک مامۆستایان لە سنووری پەروەردەی کۆیە هەڵسێ کارە یاساییەکان و تۆمەرکردنی سکاڵا لەسەر ڕێکخراوی یەکێتی مامۆستایان لە پێناو هەڵوەشانەوەی ڕێکخراوەکە و ڕای دەگەێنین ئەم ڕێکخراوە تعبیر لە دەنجی ڕاستەقینەی مامۆستایان ناکات. بڕیارە چۆن نوێنەرێکی مامۆستایانی ناڕازی و فەرمانبەران و چالاکوانانی مەدەنی سەردانی بەغدا بکەن لەگەڵ محەممەد شیاس سوودانی و عمار حەکیم و محەممەد حەلبوسی کۆ ببنەوە بە پێ و زانیاریانەی دەست ئاژانسی ڕۆشنی سکەوتۆ دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نوێنەرایەتی مامۆستایانی ناڕازی دەچنە بەغدا و داواکارەکانیان دەگەێنە سەر گۆزیرانی عێراق. هەر بە پێی زانێرەکان ژمارە و کەسانی دەچنە بەغدا لە 17 کەس پێک دێ لە ناویاندا مامۆستا و هاوڵاتیان و فەرمانبەر و چالاکوانانی مەدەنی هەیە. بڕیارە چەند کۆبوونەوەک لەگەڵ هەرێک لە محەممەد شیاس سوودانی، عمار حەکیم و محەممەد حەلبوسی 2 ڕۆژ لە بەغدا دەبێنەوە. لە ئێستادا ناوی نوێنەرەکان پێشکەش بە نووسینگەی محەممەد شیاس سوودانی کراوە چاوەڕێی کۆتایەتنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن. لە سنووری شرناخ ئۆتۆمبیلی ئەحمەد گوین ئەندامی بەڕێوەبەراتی پارتی دیموکراسی و یەکسانی گەلاندەم درایە بەردەستڕەژی گولە بەهۆی ئەحمەد گوین گیانی لەدەستدا بۆ کوڕێکیشی بڕیندار بووە. ئەوە لە کاتێکدا کە ئەحمەد گوین و کوڕەکەی بەمبەستی کۆکردنەوەی دار چوبوونە ئەو شوێنە. ئاژانسی فراتنووس بڵاوی کردێتەوە لە گوندی تاڵوکای سەر بە شارۆچکەی سگرگی لە سنووری شرناخ ئۆتۆمبیلێک بەڕێوەبەری ڕێخستنی پارتی دەم لە شارۆچکەی ئەحمەد گوین و کوڕەکەی بەناوی عەبدوڕەحیم گوین درامنێتە بەدەستڕێژی گولە. ئەمەژە بۆشکراوە ئەحمەد گوین لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستدا و کوڕەکەشی بریندار بووە. وەشخراوەتە ڕوو کە ئەحمەد گوین و کوڕەکەی بەمبەستی کۆکردنەوەی دار لە شوێنی ڕووداوەکە بوون. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردوێتەوە بە بۆنەی جەژنی بەڕۆژوبوونی ئیزیدیەکان بۆ سەرجەم ئەندامانی پێکهاتی ئیزیدی ماوەی 4 ڕۆژ پشووی فەرمی دەبێت. نووسینگە ڕاگەاندنی محەممەد شیاس سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی ڕاگەاندنی پشوو بۆی جەژنی ئیزیدیەکانەوە ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە و دەڵێ سەرڕای پیرۆزبای ببوونی جەژنی بەڕۆژوبوونی ئیزیدیەکان و محەممەد شیاس سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا بۆ سەرجەم ئەندامانی پێکهاتی ئیزیدی بە ماوەی 4 ڕۆژ پشووی فەرمی بێت. ئاماژەی بۆ شکرۆ پشووی ئەم ساڵی جەژنی بەڕۆژوبوونی ئیزیدیەکان دەکەوێتە ڕۆژی 12 واتە لە ئەمڕۆ دەست پێ دەکات بۆ 15 ئەم مانگە. جەژنی بەڕۆژوبوونی ئیزیدیەکان دەکەوێتە 12 کانونیەکەم ساڵانە پێش هاتنی و جەژنە بۆ سەرجەم ئەندامانی پێکاتی ئیزیدی دەکرێتە پشووی فەرمیەکێکە لە بۆنە گەورەکانی ئیزیدیەکان وەلای ئیزیدیەکان بەواتای سەرکەوتنی چاکە بەسەر خراپەدا دێت.
سزاکانی ئەمریکا و ئەوروپا بەسەر ئێراندا درێژەی هەیە. جارێکی دیکە ئەوروپا سزای نوێی ڕاگەاندوو لەو چوارچێژدا ئەنجومەنی یەکێتی ئەوروپا ڕاگەندراوێکی بڵاو کردووەوە دەڵێ بە تۆمەتیا و کاریکردنی ئێران بۆ رووسیا دروستکردنی درۆن دواتر بەکارهێنانی لە شەڕی ئۆکرانیادا ئەنجومەنی یەکێتی ئەوروپا بڕیاری دا بە سەپاندنی سزا بەسەر 6 کەسایەتی و 5 کۆمپانیا و دامەزراوی ئێراندا. ئاماژە بۆ شکرۆ سزاکان پێکاتون لە بڵۆکردنی سەرۆت و سامان و قەدەغەکردنی گەشتکردن بە وڵاتانی ناوەکێتی ئەوروپا لەگەڵ قەدەغەکردنی دابینکردنی سەرچاوی دارایی بۆ کەسانە و کۆمپانیای لە لیستی سزاکەدا. لەلایەکی دیکە شۆ میدیاکانی ئەمریکا بەڵایان کردووە ئەمریکا زنجیرێک سزای نوێی بەسەر رووسیا و ئێران ئامادە کردووە کە بەشێکیان